لە درێژەی بەسەرکردنەوەی ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان سەردانی دەڤەری سۆرانی کرد و لە دەروازەی شار لەلایەن بەرپرس و ئەندامانی مەڵبەندەوە بە گەرمی پێشوازی کران. دواتر لە بارگای مەڵبەندی سۆران لەلایەن سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و ژمارەیەکی بەرچاو لە ئەندامان پێشوازی لە مامۆستا عەلی باپیر کرا. لە یەکەم وێزگەی سەردانەکەیدا بۆ مەڵبەندی سۆران مامۆستا عەلی باپیر لەگەڵ ستافی مەڵبەند کۆبوویەوە و لە نزیکەوە گوێی لە ستافی مەڵبەند گرت و تیایدا دەستخۆشی لە کار و چالاکی و بەرەو پێشوەچوونەکانی مەڵبەندی سۆران کرد لە دەڤەرەکە. بەناوی خۆی بەخشندەی مێرەبان، دیارە ئەمڕۆز هاتنی جنابی مامۆستا عەلی باپیر بۆ دەڤەرەکەمان شکل لە درێژەی کار و چالاشەکانی مەڵبەندی هەشتی سوانی بەسەر کردەوە. دیارە ئەم زۆرە سەدانی نەوعین زۆر ئیزابین، دەڤەرەکەمە زۆر خۆشحاڵ بوو، هیواداری مامۆستا زیاتر ئەم سەدانە چڕکاتەوە. گرنگی و مانا و واتای خۆی هەیە، سەدانەکان سەدانی زۆر ئیزابین، هیواداری ئینشەڵڵا مامۆستا بتوانێت بە خێرایی ینی ساڵانە هەموو ئۆرگانەکان بەسەر کاتەوە. لەم سەدانانە کۆمەڵێ سەردانی زۆر ئیزابی ئەنجامدان کە بۆ مای خۆشحاڵی دەڤەرەکەمە. هەر لە درێژەی سەردانەکەی بۆ سۆران مامۆستا عەلی باپیر چەند کەسایەتی و ڕیسپی دەڤەری سۆرانی بەسەر کردەوە. دواتر لە چوارچێوەی پرۆژەی نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان لە یەکتر مامۆستا عەلی باپیر سەردانی مەڵبەندی سۆرانی بزوتنەوەی ئیسلامی کوردستانی کرد. لەلایەن بەرپرس و ئەندامانی بزوتنەوەی ئیسلامی پێشوازیەکی گەرمی لێکرا. سوپاسیە و بەسەرکردنەوەی مامۆستا عەلی باپیریان کردو ئەم سەردانیان بە هەنگاوێکی گرنگ وەسف کرد لە پرۆژەی نزیکبوونەوەی لایەنە ئیسلامیەکان لە یەکتر. هاتنی جنابی مامۆستا عەلی باپیر بۆ مەڵبەندەکەمان زۆر خۆشحاڵی کردین، بەرز ئەنرخێنین. ئەو پرۆژەی دەستیان داوەتێ پرۆژێکی زۆر پیرۆزە، مای خۆشحاڵیمانە، دڵی گشت ئەندام و دۆست و لایەنگرانی هەر سێ لایەنەکەی خۆش کردووە وە قاعیدەی جەماوەریش سود و قازانجەشی زۆری هەیە. یەکەم بەرەکەتی خوای گەورەی ئەکەویتێ، دوو بۆ ناوە خۆشمان زۆر بە سوودە. بەسەرکردنەوەی ئەمجارەی ئەمیری کۆمەڵی ئیسلامی جیاواز لە بەسەرکردنەوەکانی پێشوو لە ئێستادا پرۆژەیەکی هاوبەشی لایەنە ئیسلامیەکان لە ئارادایە بۆ لە یەک نزیکبوونەوە و کاری هاوبەش. هەر ئەمەشە لە سەرجەم دیدار و چاوپێکەوتنەکانیدا چاوی بە ئەندامانی هەر سێ لایەنی ئیسلامی کەوتووە. ئەمەش ڕەنگدانەوەی پرۆژەی هاوبەشی ئیسلامیەکانی کوردستانە. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.